ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. کەوتنە خوارەوەی دوو درۆن لە ناحیەکانی باسرمە و ڕزگاری لە پارێزگای هەولێر. سەر لێ شێواوی دوودڵی سەبارەت بە کوژان و برینداربوونی لانی کەم دوو سوختبەر. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی دیکە لە دۆسەی کوشتنی هێزێکی ئەمنیدا. و دەست بە سەرداگرتنی نەوت هەڵگرێکی ئێرانی لەلایەن ئەمریکاوە لاوەکانی هێن. درێژەی هەواڵەکان. کەوتنە خوارەوەی دوو درۆن لە ناحیەکانی باسرمە و ڕزگاری لە پارێزگای هەولێر. سەرچاوەیەک لە ئیداری ناحی باسرمەی سەر بە پارێزگای هەولێر ڕایگەن کاتژمێر 20 خولەکی ئێوارەی دوێنێەوە تا ڕۆژی پێنجشەمە درۆنێک لە نزیک گوندی بابەجیسیکی سنووری ناحیەکە کەوتۆتە خوارەوە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە. هاوکات درۆنێکی دیکەش لە ناحی ڕزگاری سنووری قەزای خەبات کەوتۆتە خوارەوە و ئەوێش خۆشبەختانە هیچ زیانێکی لێ نەکەوتۆتەوە. سەرلێشێواوی دوودڵی سەبارەت بە دەستپێکردنەوەی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا. راپۆرتە بڵاوکراوەکان ئاماژە بە پەرەسەندنی گومان و سەرلێشێواوی دەکەن سەبارەت بە ئەگەری بەڕێوەچوونی خولەیەکی نوێی دانوستان لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بابەتێکی کە بەتایبەت لەناو بەرپرسان و لێکۆڵەوەرەوانی پاکستاندا کە ڕۆڵی نێوەنگیر دەگێڕن نیگەرانی دروست کردووە. بەوتەی شارەزایان و بەرپرسانی پاکستانی لێدوانە دژبەیەکەکانی دۆناڵد ترەمپ سەبارەت بە دۆخی گەروی هورمز بۆتە هۆی کەمبوونەوەی متمانە بە پرۆسەی دانوستانەکان. بە پێم راپۆرتەژ ترەمپ هەفتەی ڕابردوو بە بەرپرسانی پاکستانی ڕاگەیاندەبوو کە گەماروی سەر گەروی هورمز کۆتایی هاتووە. ئەم پەیامەش لەلایەن سەرۆکوەزیرانی پاکستانەوە گەێنراوەتەوە ئێران و بە دوای ئەوەشدا عەباس عێراقچی ڕایگەیاند کە گەروەکە کراوەتەوە. بەڵام کەمێک دواتریش ترەمپ لە لێدوانێکی نوێیدا جەختی کردەوە کە گەمارۆکە هێشتا بەردەوامە و هاوکات کە شتێکی ئێرانی لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دەستی بەسەرداگیرا. لە درێژەدا قەرارگەی خاتم الئەنبیا ڕایگەیاند کە گەروی هورمز هێشتا داخراوە. ئەم دژوازیانە بووەتە هۆی ساربوونەوەی نێوەنگیریە پاکستانیەکان، بە تایبەت کە ئیسلاماباد سەرمایەگوزاریی زۆری لە بواری دیپلۆماسی و ئەمنیدا بۆ میوانداری ئەم دانوستانە ئامادەکرد بوو. کوژران و برینداربوونی لانی کەم دوو سوختبەر. بەیانی ڕۆژی پێنجشەمە سێ گوڵان بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لە ڕێگەی ڕیمدان لە نزیک گوندی ڕیمدان سەر بە شارستانی دەشتیاری لانی کەم سوختبەرێکی بەلوچ کوژرا و کەسێکی دیکەش بریندار بووە. بەوتەی سەرچاوەگادارەکان لەم ڕووداوەدا دوو ئۆتۆمبیلی تۆیۆتای سوختبەر پێکیانداداوە و بە هۆیشەوە ئاگریان گرتووە. یەکێک لە سەرنشینەکان لە ناو یەکێک لە ئۆتۆمبیلەکاندا بوو و لە ناو بڵێسەیە گردا گیانی لەدەستداوە و کەسەکەی دیکەش بریندار بووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە کوژاوەکە خەڵکی گوندی جادوزەهی سەر بە دەشتیاری بووە، بەڵام ناسنامەی وردی تاوەکو ئێستا پەشڕاست نەکراوەتەوە. شایانی باسە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسنامەی کەسی بریندار و وەردەکاری زیاتر دەربارەی هۆکاری ڕووداوە کە لەبەردەستانیە. نەبوونی دەرفەتیکار لە سیستان و بەلوچستان وای کردووە سوختبەری بەناچاری ببێتە تەنیا ڕێگەی داهاتی بژێوی ژیانی هاوڵاتیانی بەلوچ کە لەبەر ناچاری و بێکاری ڕوو لەم کارە مەترسیدار دەکەن. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی دیکە لە دۆسەی کوشتنی هێزێکی ئەمنیدا. ناوەندی ڕاگەیاندنی فەرماندەی پۆلیسی ڕژێمی کۆماری ئیسلامی ڕۆژی پێنجشەمە سێ گوڵان هەواڵی دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی دیکەی لە پەیوەندی بە دۆسەی کوژانی هێزێکی ئەمنی لە کاتی خۆپیشاندانەکانی بەفرانباری 1404 هەتاوی لە شاری مەشهەد ڕاگەیاند. بە پێڕاپۆرتی ئاژانسی هێرنا ئەم دەست بەسەرکردنە لە چوارچێوەی ئۆپراسیۆنێکی هاوبەشت لە نێوان پۆلیسی خۆراسانی ڕەزەوی و هێزە ئەمنیەکاندا ئەنجام درراوە. لەم ئۆپراسیۆنەدا کەسێک کە وەک تۆمەتباری سەرەکی لە دۆسەی کوشتنی فەرەجوڵڵا شوشتەری ناسێنراوە لەگەڵ 8 کەسی دیکە دەست بەسەرکراون و ڕادستی لایەنە دادوەریەکان کراون. بەپرسانی پۆلیس بانگەشێوە دەکەن کە کەسەکە ئەو کەسانی کە دەست بەسەر کراون دەستیان لەم کارەدا هەبووە، بەڵام هیچ زانیاریەکیش دەرباری ناسناوی ئەم کەسانە و وردەکاری شێوازی دەست بەسەرکردنیان و شوێنی ڕاگررتنیان بڵاو نەکراوەتەوە. پێشتریش میدیا حکومیەکان هەواڵی دەست بەسەرکردنی چەند هاوڵاتیەکیان لە پەیوەندی بەم دۆسیەوە بڵاو کردبووە، بەڵام لەم راپۆرتانەشدا وردەکاری ورد لەسەر ژماری دەست بەسەرکراون یان ناسنامەیان نەخرا بەڕوو، تەنیا تۆمەتی کوشتنی هێزێکی ئەمنیان خراپ بووە پاڵ.
نادیاربوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە نورئابادی مەمەسەنی. راپۆرتە بڵاوکراوەکان لە ڕۆژی پێنجشەمە سێی گوڵان ئاماژە بە بەردەوامی بێسەر و شوێن بوون و نادیاربوونی دۆخی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە کاتی خۆپیشاندانەکانی بەفرانبەری 1404 لە شاری نورئابادی مەمەسەنی دەکەن، بابەتێکی کە نیگەرانی بنەماڵەکان و چالاکوانانی مافەکانی مرۆڤی لێکەوتۆتەوە. بە پێم راپۆرتانە عەلی عەباسی هاوڵاتێکی تەمەن 27 ساڵ لە ڕێکەوتی سیانزەی ڕێبەندانی 1404ەوە لەلایەن دامەزراوە حکومیەکانەوە دەست بەسەرکراوە و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لە هەمان کاتدا سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاندووە کە زۆرێک لە دەست بەسەرکراوانی خۆپیشاندانەکانی ئەم دوایەی ئەو ناوچەیە لەژێر فشاری توندی جەستەی و دەرونیدان بە مەبەستی قوبوڵکردنی تۆمەتی قورسی وەک محارەبە، تۆمەتێک کە دەبێتە هۆی سزای قورسی وەک لە سێدارەدان. لەم نێوەندەشدا ناوی ئارتین سالاری گەنجێکی تەمەن نزیک 20 ساڵ وەکیەکێکی دیکە لە دەست بەسەرکراوان هاتووە بە وتەی ئەم سەرچاوێش. ئەو گەنجە تۆمەتبارکراوە بەوەی لە کاتی خۆپیشاندانەکانی بەفرانباردا بینای ببورن دادگای نورئابادی سوتاندووە و ئێستاش لە ژێر فشاردایە و بۆ دانپێدانانی زۆرم لێ. دەست بە سەرداگرتنی نەود هەڵگرەی ئێرانی لەلایەن ئەمریکاوە لاوەکانی هند. وەزارەتی بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە سێی گوڵان ڕایگەیاند کە هێزەکانی ئەو وڵاتە دەستیان بەسەر نەود هەڵگری نەوتی ئێراندا گرتووە لاوەکانی هندە. بە پێی بەیاننامەیەکی پێنتاگۆن ئەم نەود هەڵگرە ناوی لە لیستی سزاکانی ئەمریکادا بوو. پرۆسەی دەست بە سەرداگرتنەکەی بە چوونە ناوەی هێزە سەربازیەکان بۆ سەر کەشتیەکە ئەنجام درراوە. پێنتاگۆن هەروەها وێنە ویدیۆی ئەو ئۆپراسیۆنەی بڵاو کردوێتەوە. لەم بەیاننامەیەدا جەخت کراوەتەوە کە ئاوە نێودوڵەتیەکان ناتوانرێت وەک قەڵخان بەکاربهێنرێن و واشنگتۆن بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی یاساکانی سزا لە ئاستی جیهاندا بۆ بەرەنگاربوونەوەی بەناو تۆڕە نایاساییەکان. ئەم ڕووداوە لە درێژەی زنجیرە ئۆپراسیۆنەکانی ئەم دوایەی ئەمریکادا دژ بە کەشتیە پەیوەندیدارەکان بە ئێران. پێشتریش کەشتیە بارهەڵگرەکانی تروسکا کە بە وتەی بەرپرسانی ئەمریکا پەیوەندیان بە ئێرانەوە هەبوو لە ژێر سزادا بوون، دەستیان بەسەرداگیرا بوو. داخستنی فرۆژگا زنجیرەیەکانی دێبنهامز لە ئێرلەند. مانگێک دوای ڕاگەیاندنی داخستنی تەواوی فرۆژگا زنجیرەیەکانی دێبنهامز لە ئێرلەند، کێشەیەکی بەربڵاو لە پێدانی موچەی خانشینان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی بیمەی تەندروستی کارمەندانی پێشووی ئەم کۆمەڵەیە دروست بووە. بە پێراپۆرتی میدیاکان گروپێک لە خانشینان و کارمەندە دەرکراوەکانی ئەم کۆمپانیایە بە ئەنجامدانی گرتبوونەوەیەکی ناڕزایەتی لە شاری دوبلن دەژ بە دۆخی بژێوی وەرنەگرتنی موچە و مافەیاسایەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێم راپۆرتە هەڵوەشانەوەی تەواوی چالاکیەکانی دێبنهامز لە ئێرلەند بووەتە هۆی لەدەستدانی نزیکەی 1000 هەلەی کار و زۆرێک لە کارمەندەکان بەتایبەت ئەو کەسانی نزیک بوونەتەوە لە تەمەنی خانشین بوون تووشی کێشەی دارایی جددی بوونەتەوە. لەم پەیوەندیەدا یەکێک لە کارمەندانی پێشووی لقی شەقامی هێنری لە دوبلن ڕایگەاند کە تەنیا 2 مانگ پێش خانشین بوونی لە کار دەرکراوە و ئێستاش لەگەڵ ناڕزایەتی دیکە بۆ وەرگرتنی لانی کەم ماف و شایستەدارەکانیان لە بەردەم دامەزرا و پەیوەندیدارەکان کۆبوونەتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.